بەنای خودای گەورە و میهرەبان ئێمە ئەمڕۆ ئەنجومەنی خوشکانی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەستین بە سازدانی کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا شکوریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان بە مەبەستی بەرزکردنەوەی ئاستی وشیاری و زیاتر گرنگیدان بە کاری خوشکان و زیاتر بە پەرەپێدانی کاری خوشکان لە ناوچەکەماندا. هەست بە خۆشحاڵێکی زۆر دەکەین کە ئەمڕۆ خۆمان لە خزمەت ئەنجومەنی خوشکانی خەلیفان دەبینینەوە. لە ڕاستیدا دیارە ئەو ئەنجومەنێکی چاڵاکە ئێمە بانکیش کردو بۆی کۆڕێکیان بۆ بجێڕین لە پێنا و هاندانیان و هەروها زیاتر ئیستیقامەبوونیان لەسەر خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و هۆشیارکردنەوەی خەڵکی ئەم دەڤەرە. دیارە خەڵکی ئەم دەڤەرە زۆر خۆشحاڵن لە خزمەت ئەو خوشکانەوە کە چاڵاکێکی باشیان هەیە و تەوعیە خەڵک دەکەن و لە هەمان کاتیشدا بە نامیلکە و بە کۆڕ و بە سمینار و بەوتار و هەروەها فێرکردنی قورئان و گەیاندنی پەیامی قورئان لە خزمەت خەڵکی ئەم دەڤەرەدان.